سڵاوی خۆی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرگوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان ئاراستە دەکەم. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە بەرنامەی ئەمڕۆمان داواز لە پاداشت و گەورەی قورئان خوێندنەکەین لە ڕۆژی هەینیدا. بێگومان قورئانی پیرۆز وەکو دووەهەمین پەیامی خودا هەر سات و کاتێک کەوا مرۆڤ بچێتە خزمەتی دەبێتە ژیلەمە و چرایەکی ڕۆشنکەرەوە بۆ ڕێگەی دنیا و دوا ڕۆژی. بەڵام بێگومان وەکو چۆن لە فەرموودەی پێغەمبەری خوادا هاتووە صلی الله علیه وسلم کەوا کۆمەڵێ ڕۆژ کۆمەڵێ سات و کات هەن لای خوا زۆر بەڕێزترن واتە ئەنجامدانی عیبادەتی شتیاندا گەورەتر و بەپێسترە. یەکێک لەو ڕۆژانەش ڕۆژی جومعەیە واتە موسڵمان ئەگەر کاتەکانی دیکە لە ڕۆژانی دیکە قورئانی خوێند و چووە خزمەتی قورئانی پیرۆز و بەهرە و ئەخلاق و ڕەوشتێکی جوانی لێوە فێر بوو ئەوە بێگومان لە ڕۆژانی جومعە کاریگەرتر و بەپێستر و سوودمەندتر دەبێت. عەبدوڵڵاهی کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بەڕێزی بێدا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێ لە شەو ڕۆژی جومعەدا سوورەتی کەهف بخوێنێ ئەوە نورێک لەژێر پێیەوە دەردەچێ و لە ڕۆژی قیامەتە ڕێگای بۆ ڕۆشن دەبێتەوە و دەبێتە شەفاعەت و کەفارەتی گوناهەکانی لە ڕۆژی قیامەتدا. هەروەها لە چەندین فەرموودەی دیکەشدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بەوە داوە هەر کەسێ بۆ منە لە شەو ڕۆژی جومعەدا چەند ئاەتێک لە سوورەتی کەهەفیان دە ئاەتی سەرەتا و دە ئاەتی کۆتایی لەبەر بکایان بیان خوێنێ ئەوە زۆر لە سزای ناوگۆڕ و لە سزای دواکەوتنی دەجال دەپارێزرێ خوا پەنامامدا. بێگومان زانایانی ئێمە هەمیشە لە ئاست گەورەی قورئاندا زۆر سەرنجڕاکێشانە وەستاون و توانیمیانە لە کانیاوی قورئانی پیرۆزەوە ژیانی خۆیان ڕۆشن بکەنەوە و ئاراستەیەکی دروستی مرۆڤانەی خۆیان بکەن. بۆیە دەبینین فەیلسوف و شاعیری گەورەی جیهانی و ئیسلامی محەممەد ئیقبال لاهوری بە ڕەحمەت بێ لە کۆتایەکانی تەمەنیدا کە بۆ هۆی نەخۆشی شەکرەکەیەوە هەردوو چاوی لەدەست دەدا دەفەرمێ من تاکە شتێک لە ئێستادا بینایی چاوەکانم بێ و بتوانم ڕێی پێ بکەم و ژیانی خۆمی پێڕاستە بکەم قورئانی پیرۆز و مەسنەوی مەولانای ڕۆمیە و ئەم دوو کتابم هیچ کاتێ وەکوڵێ واز لێ نەهێناوە. بێگومان ئێمە ئەمڕۆ کە ڕۆژی هەینیە باز لە گەورەی و پاداشت و گرنگی قورئان خوێندنەکەین لە ڕۆژی هەینیدا. ئێمە چۆن بتوانین لە ڕۆژەکانی دیکەدا بچینە خزمەتی قورئانی پیرۆز و لە ڕۆژی هەینیدا زیاتر و باشتر بەهرە لە قورئانی پیرۆز وەربگرین و جیاوازی خوێندنی قورئانی پیرۆز لە ڕۆژی هەینی و ڕۆژەکانی دیکە لە چیدایە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینیم کردووە و پێکەوە باز لە گرنگی و گەورەی و پاداشتی قورئان خوێندنەکەین لە ڕۆژی هەینیدا. مامۆستا یان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. پاداشتی جەنابیشتان باتێ ئینشاءالله. مامۆستا قورئان خوێندن بێگومان هەر سات و کاتێ بێ شەو بێ ڕۆژ بێ جومعە بێ شەممە بێ هەر کاتێکی دیکە بێ یەکێکە لە پایەکانی زیندووکردنەوەی پەیامی خوا واتە هەمیشە تۆ پاداشت و گەورەی و فەزڵی قورئان خوێندنت بەرەکەوێ. پێم خۆشە سەرتا باسی لەوە بکەین کە جیاوازی ڕۆژەکان نییە بەڵام دوایی هەندێک شتەیەکەوامان لێ دەکات لە ڕۆژێکە لە شەوێکە لە مانگێکدا زیاتر گرنگی بە پەیامی خوددا بدەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم ارحمنا فإنك بنا راحم ولا تعذبنا فإنك علينا قادر والطف بنا فيما جرت به المقادير إنك على كل شيء قدير. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما واجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه وادخلنا برحمتك في عبادك الصالحين. سڵاوی خوای گەورە لە جەنات و سەرجەم بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست بێت. دیارە وەکو بەڕێزت ئاماژەت پێدا قورئانی پیرۆز گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە ئینسان بخوێنێت و تێبگات و حکم و کاری پێ بکات لە ژیانی خۆیدا. قورئان سەرەتا پێم خۆش ئەگەر پێناسەیەکی بکەین
وەکو پێشاوایانمان ڕەحمەتی خوای گەوریان لەسەر بێت لە چەند بەرگەیەکە تعریفیان کردووە قورئان بریتیە لە وتە و فەرمایشی خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە بۆیە قورئان مەخلوق و دروستکراو نییە وتەی خوای پەروەردگارە تەبارەکە وتەعالە هەر لەبەر ئەوەیە کە ئینسان چۆن دروستە سوێن دەخوا بە خوای پەروەردگار و بە ناوی خوای پەروەردگار سوێن بخوا بە قورئانی پیرۆزیش چونکە قورئان وتەی خوای پەروەردگارە تەبارەکە وتەعالە و معجزەیە و قورئان تەحەدای تێدایە بە کورتترین سوورەتی کە سوورەی کەوثەرە و لە 3 ئایەت پێک هاتووە لە دوای کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمووی ئەگەر ئێوە باوەڕتان بەم قورئانە نییە یا پێتان وایە هەڵبەستراوە یا پێتان وایە قسەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ئێوە نمونەی ئەم قورئانە بێنن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله باشان خوای گەورە تەبارەکە وتەعالە تەحەدای کردن ئەگەر ئێوە گومانتان هەیە لەم قورئانە فأتوا بعشر سور مثله مفتريات 10 سورة بێنن نمونەی ئەم قورئانە بەڵام هەر نەیانتوانی باشان خوای گەورە فەرمووی وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة سورەتێک لە نمونەی ئەم قورئانە بێنن چونکە ئەم قورئانە کەوتەی خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە وتەکانی وشەکانی پیتەکانی هەمووی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە یەکێتر لە تایبەتمەندیەکانی قورئان ئەوەیە خوێندنەوەی عیبادەتە حەدیثی قودسیە حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە نییە بڵێ بە هەر پیتێ بیخوێنیتەوە خوای گەورە دەحەسنە و دەچاکت بۆ نووسێ بەڵام قورئان تێی بگەی یان تێی نەگەیت کابرا کوردە تورکە فارسە ئینگلیزە کاتی دەچێتە خزمەتی قورئان و قورئان دەخوێنێتەوە بە هەر پیتێک لەو قورئانە خوای گەورە سوبحانەهو وتەعالە حەسنە و چاکێکی بۆ نووسێ والحەسنەة بعشر ئەمثالها چاکەش یەک بەدەیە و بە تەواتر ئەم قورئانە گەیشتووە بە ئێمە دەما و دەم بۆمان گەڕاوەتەوە حتا گەیشتووە بە ئێمە بە سەنەدێکی متصل هەتا دەگاتەوە ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام ئەویش لە جیبریل ئەویش لە خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە و لە نێوان دوو بەرگدا نووسراوەتەوە و ئێمە وین لە خزمەتیدا ئەمە خوای گەورە سوبحانەهو وتەعالە کردوویەتە کۆتا پەیامی خۆی بۆ کۆتا ئومەت کە ئومەتی ئیسلام وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئێوە 7 ئومەتان تەواو کردووە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەم پەیامە کە نادوێتی کە قورئانی پیرۆزە هەڵی بژاردووە کە خۆشەویستترین وتەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێی خۆشە بەندەکان لە خزمەتی دابن قورئانە دوای ئەوە ئەمجا ذکر و تەسبیحاتەکان و یادی خوای پەروەردگارە تەبارەکە وتەعالە هەر کەسێک هەر کاتێکی ژیانی خۆی لە شەودا یان لە ڕۆژدا لە هەر کاتێکا لە خزمەتی قورئانی پیرۆزدا بێت باشترین کاتی سەرف کردووە بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە شەیخ الئیسلام ڕەحمەتی خوا لێ بێ کاتێک کە لە کۆتا ماوەی ژیانیدا کە سجن دەکرێت لەو ماوانەدا نزیکەی 80 ختمی قورئان دەکات طبعا کۆتا ئاەت لە قورئانە کە لە کۆتا حاڵەتی سجنە کە لە خزمەتیدا دەبێت ئەو ئاەتەیە کە دەفەرمێ إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر ئەفەرمێ یا لەیتەنی خۆزگایە غەیری قورئان بە هیچ شتێکی ترە خۆم مەشغوڵ نەکردایە چکە بەڕاستی کۆمەڵێک لەوانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە هەڕەشیان لێکادەوانن کە هەجری قورئانەکەن پەنا بخوا بەس لە ڕەمەزانە بەس لە جومعەیە بەس لە هەندێک کاتی تایبەتە ئینسان لە خزمەتی قورئانە بێت بەڵێ تەماشاکەی یعنی وتەیەک هەیە وتەیەکی یعنی بۆ دەرس و پند و ئامۆژگاریە کە منداڵێ بە باپیرەکەی دەڵێ باپیرەگیان ئەو بۆچی پارەکانت لەناو قورئانەکە دائەڵێی ینی پارەکەی ئەو تەبعەن لە شوێنێکە دانی کە کەس نەیبینێت و کەس نەیدۆزێتەوە ئەڵێ بۆچی لەوێ دایان ئەڵێ ڕۆڵەویان لەبەرەی دڵنیام کە ئێوە نایخوێننەوە باشترین شوێنێکە کەس نایبینێت ئەم بەڕاستی جێگەی داخوونی گەرانەیە کە ئینسان قورئانی هەبێ لە ماڵدا بەڵام دراسەی نەکا بەڵام نەیخوێنێتەوە بەڵام لە خزمەتیدا نەبێت ینی چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و سەحابە خوان لە ڕازی بێت و عولەما و پیاوچاکان و خوانەسان دائیمە حیزبێک لە قورئانیان بووە بەشێک لە قورئانیان بووە کە ڕۆژانە دراسەیان کردو خوێنویانەتەوە بەڵام دیارە هەندێک کاتیش هەیە تایبەتمەندی خۆی هەیە هەنێ ڕۆژیش هەیە تایبەتمەندی خۆی هەیە هەنێ شەویش هەیە تایبەتمەندی خۆی هەیە حتا یعنی ئەگەر تۆ تەماشا بکەی هەر قەدرێک هەر زیادە فەزلێک کە خوای گەورە تەبارەکە وتەعالە بەخشیویەتی بە شتێک لەبەر سەبەب و هۆکارێک بووە یعنی ئەو فەزل و گەورەی و چاکش کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەخشیویەتی بە شەوی لەیلەة القەدر کە دەفەرمێ شەوێکە لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر شەوێک لە 1000 مانگ نەک لە 1000 شەو لە 1000 مانگ
چاکترە و خێرترە عیبادەتکردن تایدا لەبەر چییە؟ لەبەر ئەوەی خوا گەورە فەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر. ساعتە کۆمەڵێ زانایان یەکی لەوانش مامۆستادا پیر پێی وایە کە ئەو شەوە لە کات و ساتەکانی ڕۆژی جومعەدا بووە کە قورئانی تێداهاتۆتە خوارەوە. بەڵێ طبعا مەبەستەکە ئەوەیە قورئان چۆن لەو شەوەدا دابەزی و ئەو هەموو فەزڵ و ڕێز و چاکەی پێدراوە هەر ئینسانێکیش بەڕاستی ئەهلی قورئان بێت. وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام بە هاوڵە بەڕێزەکانی فەرموو ئین لله ئەهلین من الناس، یعنی خوای پەروەردگار تەبارەکە وتەعالا کۆمەڵی خەڵکی تایبەتی هەیە ئەهلی ئەڵڵان، تایبەتی خوای پەروەردگارن تەبارەکە وتەعالا. هاوڵان فەرمیان من هم یا ڕەسوول الله صلی الله علیه و سلم چەند ئەوانە، یعنی چ ئینسانێک شەرەف و ڕێزی ئەوەی هەیە کە ببێتە ئەهلی خوای گەورە سبحانه وتەعالا. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمی ئەهل القورئان ئەهل الله وخاصته، بەڕاستی ئەوانەی ئەهلی قورئانن خەڵکانی تایبەتی خوای پەروەردگارن بە تایبەت خوای گەورە سبحانه وتەعالا هەڵی بژاردون بۆی کە بیان کاتە خزمەتی پەیامەکەی خۆی. مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا ئاماژە بەوە دەکات کە باشترین و چاکترین کردەوە ئەوەیە کە تۆ تایە بەردەوام بی ئەگەر چی زۆر کەمیش بێ. ئێمە چۆن ڕۆژانە وەکۆڵێ قورئانی پیرۆز، خوێندنی قورئانی پیرۆز، گوێگرتن لێی وەرگرتنی بەهرەوت ئاراستەکردنی ژیانمان لە قورئانی پیرۆزەوە بکەینە بەشێک لە ژیانمان، تەنانەت ئەگەر بە خوێندنی پەڕێک لە قورئانی پیرۆزیش بێ. ئێمە گەر تەماشا بکەین یعنی کۆمەڵێک ئایەتمان هەیە، کۆمەڵێک سوورەتمان هەیە، پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام هانی داوین کە ئێمە بەردەوام بین لەسەر خوێندنی ئەمانە. بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام شەوان نەدەخەوت هەتا چەند سوورەتێکی دەخوێند. یعنی بە ئێمەی فەرمووە هەر کەسێ سوورەتی تەبارەک بخوێنێت ئەو سوورەتەی کەوا لە 30 ئایەت پێک دێت هي المانعة هي المنجية، بێتە لەو سوورەتەی کە ڕزگارکەری ئینسانە و ڕێگری ئینسان دەکات لە سزا و عەزابی قەبر. ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام شەوانە خوێندوویەتی. یەکێتە لەو سوورەتانە بریتی بۆ لە سوورەی ئیسراء و هەروەها سوورەی زومەر و هەروەها سوورەی سەجدە. ئەم چوار سوورەتە بەردەوام شەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام خوێندوویەتی. ئایەتمان هەیە وەکو ئایەتەل کورسی کە پێم ساسم بەیانیان خوێندوویەتی، ئێواران خوێندوێتی، دوای نوێژە فەرزەکان خوێندوویەتی. چەند سوورەتێکمان وەکو سوورەتی ئیخلاس و فەلەق و ناس کە دوای پێش نوێژەکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام خوێندوویەتی. دوو ئاەتی کۆتایی سوورەی ئەلبەقەرە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام دەیفەرموو من قەرەئەهما فی لەیلەةٍ کەفەتاه، هەر کەسێ لە شەودا ئەم دوو ئاەتە بخوێنێ ئیتر بەسیەتی. طبعا عولەما ڕەحمەتوخوا لەبێت شرحی ئەم فەرمودەیان زۆر کردووە. مەبەست چییە بەسیەتی؟ یعنی ئەوەندەیان معنا لێ وەرگرتووە لە شرحی ئەم فەرمودەیە کە بەسیەتی لە زۆر شت وەخوای گەورە سوبحانه وتەعالا لە زۆر شت دەیپارێزێ و زۆر خێر و چاکەی بەڕاستی بەنسیب دەکات. کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام هانی داوین ئەم سوورەتانە ئێمە لەسەری بەردەوام بین. حتا یعنی سوورەت بووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام ئەوەنە دووبارەی کردوێتەوە سەحابە لەبەریان کردووە لە ناو نوێژەکەیدا یاخود لە ناو وتارەکەیدا. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام هانی داوین کە ئێمە ئیلا بەشێک لە قورئانمان هەبێت. جا ئەم بەشە جاری وا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام کە بۆ خۆی لەبەری بۆوە خوێندوویەتی لە ناو نوێژا خوێندوویەتی. چۆن بڵێن سەحابە خوا لە ڕازی بێت یەکێ لەوانە هاوڵە خۆشەویستەکە دەفەرمێ چوومە خزمەتی ڕەسوول الله عەلەیهی سڵاتو وسەلام شەو نوێژی دەکرد، نوێژم لەگەڵادا بەست دەستی کرد بە خوێندنی سوورەتی ئەلبەقەرە، وتم لەوانەیە لە ئاەتی 100 بچێتە ڕوکوع. ئەفەرمێن پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام بەردەوام بوو، وتم لەوانەیە لە 200 بچێتە ڕوکوع، بەڵام هەر بەردەوام بوو. وتم لەوانەیە سوورەی ئەلبەقەرە تەواو کات ئیتر بچێتە ڕوکوع، فەرمی هەر بەردەوام بوو. حتا فەرمووی شتێک هات بە خەیاڵمدا لقد هممت، وتیان چی هات بەخاتە؟ فەرمووی ویستم مفارقەی ڕەسوول الله عەلەیهی سڵاتو وسەلام لی جیابم، چونکە بەڕاستی زۆری پێچوو نوێژەکەی، بەڵام کاتی بەقەرە تەواوەکە دەڕوا بۆ سوورەی نیسا، کاتی نیسا تەواوەکات دێتەوە بۆ ئالی عیمران ئەویش تەواوەکات. یعنی ئەم سوورەتانە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام لە ناو نوێژدا خوێندوویەتی، لە ناو نوێژدا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام حتا ئایەت بووە چەند جار دووبارەی کردووەتەوە. حتا ئەوە لە ناو سەحابەی ڕەزا و ڕەحمەتی خوان لێبێت کە کەسێ ئیمامەتی کردووە یان لە شەو نوێژە گوێیان لێبووە ئایەتی وە هەبوو 19 جار 20 جار جارێ بۆ 100 جار یەک ئایەتیان دووبارە کردوێتەوە. لەبەرەوە بەڕاستی قورئان بۆ خۆی هەر کەسێ کە لە خزمەتی قورئانی پیرۆزا بێ بەڕاستی حەز بەو چێژە ئەکات. چۆن ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێت کاتێک کە سەردانی بەشێک لە سوپاکەی کرد
کاتێ تەماشای کرد شوێنە گرنگەکان ئەو شوێنانی زۆر استراتیژین وتی ئەمە چێت لێرە داناوە چێت لێرە داناوە چێت کردوتە ئەمیری ئێرە یەکێ لەوانە فەرمووی ئەمە یەکێکە لە بەندەکانمان بەندە ئازاد کراوەکان ئیمامی عومەریش خوا لە ڕاست بێ فەرمووی پێسێ فەرمووی بۆچی ئەوە داناوە فەرمووی لەبەر ئەوەی ئەو کەسە شارەزایە لە قورئانی پیرۆز ئیمامی عومەر خوا لە ڕاست بێ فەرمووی بیری ئەو فەرمودەی پێغەمبەری خوام دەکەوێت عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين براسي أم قرآن خواهي سبحانه وتعالى كسانك بيه برز دكاتوا أواني كهالقري قرآن وكاري بيه دكن وكسانك كدجاتي قرآن دكن ولا خدمتي قرآن أن براسي خواهي سبحانه وتعالى نزمي عن دكاته والدعاء براوي عن دكاته كوات إنسان بشي برز دبيته ولا خواهي سبحانه وتعالى أما لجياني الدنيا حتى في غمر إخوة عليه الصلاة والسلام لجنجي أحدا كحفتال للصحابة برزقان إخوان الرازي بالشهيد بو يعني كارثات ومصيبتي بس الصحابة هاتوا بس بيغمري إخوة هاتوا عليه الصلاة والسلام أو ما ميك بداية الشيريش بو حمزة رضا ورحمة إخوة عليه بيت الشهيد بو كارثات يجورا بو مسلمانان أم جان نشانة واني كوا حفتا قبل هل كانوا أمانة بشارنو بيغمري إخوة عليه الصلاة والسلام دي فرمو تشالا كانوا دودو سيسي بيان نيجن كاتك دودو سيسي داننا بيغمري إخوة عليه الصلاة والسلام يفرمو أيهم أكثر أخذا للقرآن كم ينزوت القرآن لبرة كم ينزوت القرآن شارزة أجبيان وتيا فلان قدمه في اللحد أبي بيجخز بيغمري خوالي صلى حتى لإمامتها فرمي أقرأهم كامي زانات الشارزات للقرآن براسي بقى أويان بيشكيو كواتل لجياني دنيا خواهي سبحانه وتعالى أوان برز دكات والسر برز جان دكات كل خدمتي قرآن دان لناو بهشتي شهر واي شون بيغمري خوالي صلى الله عليه وسلم ده فرمي إنسان كدروات الناو بهشتي بيدا وتري اقرأ بخوينا واصعد بخوينا وبرز برو ورتل كما كنت ترتل في الدنيا شون لدينا قرآن تخوين دوا بخوينا وبردوان به فإن منزلتك عند آخر آية تقرأها جيجايت ولا بهشتا أخير آيتك دي خويني چن الزيات اللي بربي چن الزيات اللي بربي أو نبلو بايتو برسرة جاءت في غماني إخوة عليه الصلاة والسلام فرمي لو جمع القرآن في إهاب ما أحرقه الله بالنار اگر پیستەیەک قورئانی لەسەر بنووسرێتەوە خۆی گەورە بە ئاگرنای سووتێنێت ئەگەر جەستەیەک سنگێک قورئانی تیابێت ئینسان قورئانی لەبەر بێت لە خزمەتی قورئانی پیرۆزدا بێ وەکاری پێ بکات بە ئومێدی خۆی گەورە خۆیان بە ئاگرنای سووتێنێ مەگەر کاری پێ نەکا مەگەر ئەوەی پێچەوانی ئەوەی کە لەبەرێتی پێچەوانەکەی بجوڵێتەوە قورئان فەرمێ اتقوا الله وكونوا مع الصادقين أو درۆ بکە قرآن فرمي أوفوا بالعقود أو بيتشوانا كيكا أجينا أجر إنسان أو يكل خصينة يأتي أكارو كده وشي بيبكات إن شاء الله بلي برز بيت ولا الدنيا ودوا روجشتا زور باش ما مستا لباري قرآن خويندن ودور كرناوي قرآني بيروز للروج الجمعة دا كامانا أو فرمود و أماجاني كباز لقوري جمعة وقرآن خويندن تيدا كان واتت شون مسلمان للروج الجمعة دا بچێتە خزمەتی قورآنی پیرۆز و قورآنی پیرۆز بخوێنێت دیارە لە ڕۆژی جومعاندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵێک سوورەتمان هەیە لە قورئان زیاتر گرنگی پێداوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حتا لە نوێژی بەیانی ڕۆژی جومعەدا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ گەورەترین نوێژی جەماعەت نوێژی جەماعەتی نوێژی بەیانیە لە مزگەوت کە بە جەماعەتا بکرێ نوێژە جەماعەتەکان کە لە مزگەوت ئەنجام دەدرێن بسوحة أو نمالة وخيره لأنه نوجه جماعة كان مزقوتيش صلاة الصبح في يوم الجمعة نوجه بياني روج الجمعة بجمعة لهمون نوجه كان يتر خيري زيادة لنوجه بيانيان روج جمعة دا بيغم مصاصم بيانيان سورة سجدة لركات هي كم سورة إنسان لركات دوهم هم يدخلت أما سورة بيغمري خوابه عليه الصلاة والسلام لا أما دو سورة دو سورة تربوة كلناو نوجي جمعة داخل دويتي في غمري خو عليه الصلاة والسلام سورة أعلى لقى سورة الغاشية الأعلى الغاشية أما في غمري خو عليه الصلاة والسلام لناو لدركاتي نوجي فرزكتها لجمعة داخل دويتي في غمري خو عليه الصلاة والسلام سورة بينجم بريتي لسورة قاف ككم جمعة بو في غمري خو عليه الصلاة والسلام لو تاركي دا استشهادي فينا كاتو ني خوينتو باسي نكابو مسلمانان ومحادثيك شي نعمان كده فرمي والله سورة قافم كلا بركدو تنها لجوبيزبون بو رسول الله عليه الصلاة والسلام كلا جمعة داخل دويتي لبرم كدو أما بينجم سورة الششم كرنج زياتر باسو بابتكي إما بالسري
بریتیە لە سوورەتی ئەلکەهف. سوورەتی ئەلکەهف وەکو بەڕێزی شت ئاماژەت پێدا کە لە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئاماژە کراوە بە خوێندنەوەی و ئاماژەش کراوە بە لەبەرکردنەکەی. لە خوێندنەوەکەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمی هەر کەسێک طبعا ئاماژە لە فەرمودەی ئاماژە بەوە کراوە کە دەفەرمێ فی لەیلەتی الجومعە في يوم الجمعة. حتمما یەکێک لە پرسیارەکانەوەی سوورەی کەهف دەخوێنرێت چاکترین کاتی کامەیە، یان بە شەو یان ڕۆژ فەرقی نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک سوورەی کەهف خوێنێت لە شەوی جمعەدا، لە ڕێوەتی ترا فەرمێت لە ڕۆژی جمعەدا، کەواتە لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممەوە بڵێن ئێوارەی جمعە و کە بڵێن پێنجشەممە تەواوە بێت و بانگی ئێوارەیدا دەکەوینە شەوی جمعە، لەو کاتەوە ئینسان دەتوانێت سوورەی کەهف خوێنێ حتا وەکو پێش بانگی ئێوارەی ڕۆژی جمعە. دەفەرمی هەر کەسێک سوورەتی ئەلکەهف بخوێنێت ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا کۆمەڵی فەزلی پێ ئەدا، کە لەوانە دەفەرمی ئەضاء له من النور ما بين الجمعتين. خوای گەورە سوبحانەهو وتەعالا نور و ڕووناکی پێ ئەدات لە نێوانی ئەم جمعەتە ئەو جمعەی تر. لە حەدیثێک تردا دەفەرمی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕووناکی پێ ئەدا لەو شوێنەی خۆی کە خوێندوویەتی هەتا بەیت العەتیق کە ماڵی پیرۆزی خوای پەروەردگارە تەبارەکە وتەعالا لە جێگەی خۆ تا مەکە چەند کیلۆمەترە، چەند هەنگاوە، چەند مەترە، بزانە چەندێکە. بە ئەندازەی ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا نور و ڕووناکیت پێ ئەدات بۆ ظولمە و تاریکی ڕۆژی قیامەت، کە یەکێک لەو قۆناغانی کە ئینسان پێدا تێپەڕ دەبێ بریتیە لەو تاریکاییەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەر کەسێ وەکو پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بێقەدەری ئەعمالی بە ئەندازەی ئەمەل و کردەوەکەی خۆی نور و ڕووناکییان پێ ئەدا. قرآن اشتماري كدو يوم ترى المؤمنين والمؤمنات نورهم يسعى بين أيديهم وبأيمانهم بشراكم اليوم الجنات. أو نور الروناكي كخواجة بيدا بجوري كدو كان إنسانا بيوم صلى الله عليه وسلم إنساني وها نوركي بقدر شاخك، إنساني وها بقدر بنجا جوري بنجي قاتي تشنيك أوني حي نوركي كما أرواتو أكوجيتو بشك لو نور الروناكي كخواجة جوري إذا بإنسان بريتي لخوندني سورتي كهف لجياني دنيا وهروها لە دوا ڕۆژدا و هەروەها دەفەرمی هەر کەسێک دەئایەتی سەرەتای سوورەتی ئەلکەهف لەبەر بکات خوای پەروەردگار تەبارەکە وتەعالا لە فیتنەی گەورە و نەهامەتی گەورەی دەجال دەیپارێزێت. بەڵام خۆ ئەم خوێندنش لە حەدیثێکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوونی کردوتەوە کە حەزەکەم هەموو بینەران و بیسەرانی بەڕێز تەرکیزیان هەبێ لەسەر ئەم فەرمودەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من قەرأ سوورەت الکەهف کەما ئونزیلەت. هەر کەسێ سوورەتی ئەلکەهف بخوێنێ وەکو چۆن دابەزیوە، یعنی گرنگە ئینسان وەکو خوای گەورە فەرمانمان پێ دەکا وەڕەتیلی القورئانە تەرتیلا، دەبێ خوێندنەکەی بە ڕەوانی بێ، بە دروستی بێ، بە جوانی و بە چاکی بێت. ئەمڕۆ الحەمدولillah هەموو کەناڵی ئیسلامیەکان، هەموو تەلەڤیزیۆنەکان، هەموو ڕادیۆکان هەمووی سوورەتی کەهف لێ ئەدەن لە شەو ڕۆژی جمعەدا چەندین جار. ئەمجار لەناو مۆبایلدا، لەناو ئایپاد، لەناو هەموو شتێکە هەیە. ئینسان دەتوانێت بەڕاستی خۆی شارەزا بکات لە خوێندنی ئەو سوورەتە، حکم و یاسا تەجویدیەکان جێبەجێ بکات، ینی بەو شێوازە قورئان بخوێنێتەوە بە شێوازێکی ڕەوان، بە شێوازێکی دروست، بە شێوازێکی جوان. ئەمە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو نور و ڕووناکیی پێ ئەدات. حتمما ئەگەر باسی شکەین ئەم لە گەورەی ئەم سوورەتە و لە ناونانی بەم باسە و لە گرنگی و تایبەتمەندی ئەم سوورەتە کۆمەڵەشتی ترمان بۆ دەردەکەوێت. دیارە سوورەتی ئەلکەهف یەکێکە لەو سوورەتانی کە لە شاری مەکەی پیرۆز دابەزیوە لە ڕووی تەرتیبی قورئانەوە 18ەم سوورەتی قورئانە، 110 ئایەتە، ژمارەی وشەکانی 1583 وشەیە و دەتوانین بڵێن کە ناوەڕاستی قورئانە. لەوە ليتلطف دەبێتە ناوەڕاستی قورئان کە دەبێتە دوو بەشەوە. سوورەتی ئەلکەهف یەکێکە لەو پێنج سوورەتەی کە بە الحەمدولillah و ستایشکردنی پەروەردگار سوبحانەهو وتەعالا دەست پێ دەکات. بۆیە ناونراوە بە سوورەتی ئەلکەهف. دیارە کۆمەڵێک بەسەرهات لەم سوورەتەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئاماژەی پێکراوە کە بەسەرهات و قسەکانی ناو سوورەتی ئەلکەهف پێنج باسی گەورە و گرنگی تێدایە کە ئەم پێنج باسش هەرێکەیان ئاماژە ئەکا بەلایەنێکی ژیانی ئینسان. فیتنەی دین هەیە، فیتنەی ماڵ هەیە، فیتنەی سەروەت و سامان هەیە، فیتنەی موڵک و دەسەڵات و جاه و پلەپایە هەیە،
فتنە علم و زانست هەیە لەم پێنج بەسەرهاتی قورئانی پیرۆزدا خوای گەورە سوبحانەهو وتعالە ئەمەمان بۆ ڕوون دەکاتەوە جاکێک لەو بەسەرهاتانە بەسەرهاتی ئەصحاب الكهف واتە هاوڵانی ئەشکەوت ئەو کۆمەڵێک کە خوای گەورە فەرمێ ئینەهوم فتیەة ئامەنوا برەبیهم کۆمەڵێک گەنج و لاو کە بەمانەوەیان لەو شوێنەدا زیاتر تووشی تاقیکردنە و نەهامەتی و ناڕەحەتی دەبوون لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتعالە شوێن و جێگەی خۆیان بەجێهێشت چوونە ئەشکەوتێک 309 ساڵ لەوێ مانەوە خەویان پیاکە و دوای ئەوە خوای گەورە سوبحانەهو وتعالە بە خەبەری هێنانە و هاتنەوە ناوشار و دەنگ و باسەکەی لە قورئانی پیرۆزدا تۆمار کراوە ئەمە بەسەرهاتێکی زۆر گەورە و گرنگە کە خوای گەورە سوبحانەهو وتعالە بۆمان ڕوون دەکاتەوە عاقبەت بۆ بڕوادارانە تۆ تەماشاکە چەند گەنجێک خاوەنی ئیمان جێیان نابێتەوە لە شارێکە بەڵام لە دوای چەند ساڵێک کاتێکەوا دێنەوە ئەم وڵاتە بۆتە وڵاتی خواناسان بۆتە وڵاتی مسلمانان هەموو شتێک تێیدا گۆڕاوە بەڕاستی ئەمە ئامۆژگاری گەورەی تێدایەوە ئەوەی کە ئینسان ئەها فتنە و ناڕەحەتی توش ئەبێ لە دینەکەیە تاقیکردنەوە ئینسان چۆن لەم تاقیکردنەوەیە بەڕاستی سەرکەوتوو ئەبێت یەکێتر لەو بەسەرهاتانی کە تایەتی بەسەرهاتی گەورەمان موسا سەڵسەلامی خوا لەسەر بێت لەگەڵ پیاو چاکەکە کە ئەمیش تاقیکردنەوەیەکی گەورە بوو ئیمامی بوخاری ڕەحمەتی خوا لێ بهێناوێتی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ پرسیار کرا لە موسا لە شوێنێکە ئەوترە ئەی موسا ئەی الناسی ئەعلەم کێ لە هەموو کەس زاناترە ئەویش فەرمووی ئەنا من خوای گەورە سوبحانەهو وتعالە عتابی لێگرت لەسەر ئەوە ئەبوایە زانستەکەی بگێڕایەتەوە بەلای خوای گەورە سوبحانەهو وتعالە بەڵام خوای گەورە سوبحانەهو وتعالە ڕێگای نیشاندا کە بڕۆ بگەڕێ بە دوای کەسێکدا کە بەم شێوازە تۆی دەیدۆزیتەوانێ و هاوڵایەتی بکە و ئەویش لەگەڵ ڕۆیش و ئەویش ئامۆژگاری کرد و وتی هەرچیم کرد تۆ پرسیار مەکە و بەسەرهاتەکەی لە قورئاندا تۆمار کراوە ئەمەش ئینسان بەڕاستی ئەبێ ئاگای لێ بێت ئەها علم و زانستێ خوای گەورە سوبحانەهو وتعالە پێی داویت هەموو کاتێ علم و زانستەکە بگەڕێ بۆ لای خوای پەروەردگار تەبارەکە وتعالە بەسەرهاتێتر لەوانە سێ هەم باسی ئادەم عەلەیهی سەلام وهروها لقل الشيطان إبليس وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس كان من الجن ففسق عن أمر ربه كلا فرماني خواهي قالوا سبحانه وتعالى إذا غرور لخو بايبوني خوي شيلي كده بس الهاتي شوارميني شان أويك خواهي قالوا أفمي واضرب لهم مثل الرجلين جعلنا لأحدهما جنتين من أعناب خواهي قالوا بس الهاتيك من ببازك دو برادر هبونيكي كان إيمان دار وخواناس دام بزن أفتني ماڵە چەند خەتەرە ئەمی تریشیان بەزم پیاوێکی هەژار بوو مسلمانەکە ئەویش کەسێکی بێباوەڕ بەڵام زۆر دەوڵەمەند کە خوای گەورە فەرمێ دوو باخ و باخاتی هەبوو پڕ لە ڕەز حەفەفناهما بنەخل لە هەموو لایەکەوە دارخورما دەورەی دابوو لە بینیشانە بینەهما زەرعا بێستان و ئەنواع و ئەشکال ناز و نەعمەتی تیا بوو کابرا کە دەچۆ ناو باخ و باخاتەکەی خۆی ئەیوو ما أظن أن تبيد هذه أبدا حيث كانت قناعتمني أعمل ناو بجيت خو أجر ولا إن رديت إلى ربي كاتكش أجر بقريمو بلا إخوان لما باشترم بو بدأ شون للدنيا أولا ما هي لقيامتش هرواية قل هاولا كيف يود لولا إذ دخلت جنتك قلت ما شاء الله كاتك دشين أزو نعمة بيني ما شاء الله بك سباسي خواي قوربك تبارك وتعالى تو شون من أبيني إن ترني أنا أقل منك مالا وولدا من أبيني مالو منالو أوانم كمو بلان فعسى ربي أن يؤتيني خيرا من جنتك لو أني خواي قورا لتو باشترم بيبا ولو أني خواي قورا يقبل أبو أميتو بني يريد لناي ببا وخواي قورا بوشي نار كابلا هيشي بونا مايو كواتا إنسان أهم بسر هاتانا تو همو جمعي قيخي تقوم بدرسو بندواني بينجمين وكوتا إلا بسراتا كان كتيايتيم بسرهاتي حاكمك عادلة كذو القرنين ويسألونك عن ذي القرنين قل سأتلو عليكم منه ذكرى لقل باسي يأجوج ومأجوج كأم ده صلاة دار عادلة شون حكمه يا ساي خواهي سبحانه وتعالى جبجيك وشون برنگاري زرمو تاواني خراپە کاران ئەبێتەوە. زۆر باشە. مامۆستا گوێگرتن لەوانی دیکە بەهۆی ئەوەی کە نەخوێندەواریت یان بەهۆی شۆفێری تەکسیەکە یا خەریکی شوکارێکی تۆ گوێ لە قورئانی ترەگی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێ قورئانم بۆ بخوێنەویش سەرەتای سوورەتی نیسای بۆ خوێن تا ئاەتی 41 کە باز لە شایەتیدان و بوون بە شایەتی پێغەمبەری خوا ئومەتەکەی کا بەسەر ئومەتەکانی دیکە و پێغەمبەری ژەبێتە شایەت بەسەر ئێمەوە صلی الله علیه و سلم.
ئێمە خەڵکی وامان هەیە لە کۆمەلگا نەخوێنەوارە نازانێ قورآن بخوێن تا هەمی کەسێکی دەستی گیراوە لە کاتی شۆفێریا بێ لە کاتێکی دیکە گوێ بۆ قورآن نەگرێ ئەمە تا چەندە چێتە چوارچێوەی ئەو پاداشت و گەورەیی کە بەر مرۆڤەکەوێ ئەگەر نەزانێ بخوێنێتەوە یا توانە و دەسەڵات و کاتی نەبێ. طبعا الحمد لله عنی قورآن بۆ خۆی بەرەکەتە لە هەر شوێنێکە هەبێت. ئەنی وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ هەر کەسێک ینی لە ماڵەوە تۆ قورآن دەخوێنیت سوورەی بەقەرە دەخوێنی دەفەرمێت تا 3 ڕۆژ شەیطان ناتوانێت بێتە ئەو ماڵ لەو ماڵیشا بە ينفر ڕادەکا لە ماڵێک کە تقرأ فيه سورة البقرة کەسێک خوێندوویەتی بەڵام لەوانەیە خێزانە 10 کەس بن لەوانەیە 20 کەس بن بەڵام هەموو ماڵەکە دەبێتە خێر و بەرەکەت و چاکە بووە. ماڵەکانتان مەکەنە گۆڕستان بەڵکو بە خوێندنی قورآنی پیرۆز ئاوادانیان کەنەوە. بەڵێ کەواتە قورآن بۆ خۆی بەرەکەتە هەر کەسێکیش خوای گەورە سوبحانه وتعالى بەهرە و بەخشێکی تایبەتی پێداوە. کەسی وا هەیە شارەزای لە خوێندنی قورآندا کەسی وا هەیە لە قورآندا زۆر کەم دەزانێ ینی ئەو شێکە کەم دەزانێ هەر شارەزایە چونکە خۆ سوورەی فاتحە دەزانێ گەورەترین سوورەتی قورآنە خۆ سوورەی ئیخلاص دەزانێ وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ لە بەرامبەر سێیەکی قورآنە یان دەفەرمێت 10 جار بیخوێنە وەکووە وایە 10 جار بخوێنی سوورەتی ئیخلاص خوای گەورە سوبحانه وتعالى کۆشکێکت لە ناو بەهەشتا بۆ دروست دەکا. کەواتە لە ناو قورآنیش خوای گەورە سوبحانه وتعالى هەموو مسلمانانی لێ بەهرەمەند کردووە. بەڵام کەسی قورآن نازانێ گوێ لە گرێ لە کەسێک کە قورآن دەخوێنێت یاوە خود خۆی هەوڵ دەدا. پێغەمبەر عەلەیهی سەڵام خەڵکی کردوتە دوو بەش الماهر بالقرآن مع السفرة الكرام البررة ئەوەی شارەزای لە قورآن لەگەڵ کۆمەڵی پێشکەوتوانە لە فریشتەکان والذي يقرأ القرآن ويتعتع فيه وهو عليه شاق له أجران ئەوەشی دەیخوێنێ ناڕەحەتە لەسەری هەوڵ دەدا فێر دەبێت بە زمانی نایەت خۆی ماندوو دەکە ئەوە ڕەسوڵ الله صلی الله علیه و آله 2 ئەجری هەیە ئەوەش 2 ئەجری هەیە لەبەرەوە هەر کەسی لە خزمەتی قورآندا بێت ئەو فەڕ و بەرەکەتەی بەرئەکەوێت حتا جاری وهەیە بۆ نمونە خێزانێکە نازانن قورآن بخوێنن بەڵام بە مۆبایل بە شریتێ بە ئایپاد بە هەشتێکە هەیە سوورەتی کەهف لێ ئەدەن لە ماڵەوە سوورەتی ئەلبەقەرە لێ ئەدەن لە ماڵەوە ئەمە بەرەکەتە بۆ ئەو ماڵە لەبەرەوە بەرەکەت و خێر و چاکەکە ڕوویانتی ئەکات لە هەماش لە دوای ئەوە خوای گەورە سوبحانه وتعالى بەهرەمەندی کردوون لە ذکر و تەسبیحات و یادی خوای پەروەردگار حتا بۆ کەسێک تەماشاکەی بۆ نمونە تازە مسلمانە بێت و شارەزای زبانی عەرەبی نییە و ڕەنگە زۆر بە ناڕەحەت بتوانێت سوورەی فاتحە لەبەرکە کاتی کە دێت مسلمانە بێت و یا دەزەکا بە نوێژکردن لەسەری ناڕەحەتە لە بری ئەوەی قورآن بخوێنێت چی دەخوێنێ سبحان الله الحمد لله لا اله الا الله الله اكبر لە کاتی قیامەکە بۆی بری سوورەی فاتحە دەکەوێت ئەنجا لە دوای قورآنیش خۆشەویستترین وتە لای خوای گەورە سوبحانه وتعالى ذیکرەکان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ إن الله اصطفى من الكلام 4 لە ناوتەکانە خوای گەورە سوبحانه وتعالى 4 وتەی هەڵبژاردووە سبحان الله الحمد لله لا اله الا الله الله اكبر ئەوەی کە لەوە بەهرەمەند نەبوو دەتوانێت ذیکر و تەسبیحاتەکان کە ئینشاءالله لەوەش بەڕاستی خێر و پاداشی گەورەی دەسەکەوێت. زۆر باش مامۆستا ڕۆڵی دایک و باوک لەوەی لە ڕۆژانی جومعەدا منداڵەکانیان بەشداری دەرس و دەور و خولە قورئانیەکان بکەن واتە تۆ لە ڕۆژی جومعەدا وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرموودا دەفەرمێت لە ڕۆژی قیامەتدا ئەو دایک و باوکەی کە ڕۆڵێکی گاریگەر و بەچاویان هەبوو لە فێرکردن و ئاراستەکردنی مناڵەکان لە چوارچێوەی قورئانی پیرۆز تاجی ڕێز و شکۆ و حورمەتی ئەدرێتێ و پێناسەی ئەو تاجەشمان بۆ دەکا کە ئەو یاقوت مرواری پێویستی یەکدانیان بێت سەر زەویەوە تیشکی خۆر لە جوانیە ئەوەستێ. ئێمە ئێستا زۆربەی جار بەهۆی ئەوەی کە دەوامی فەرمانگە و قوتابخانەکانی دایک و باوکەکان و ڕێکخراوەکان خوێندن و لەبەرکردن و فێرکردنی قورئانی پیرۆزیان خستۆتە ڕۆژانی جومعە واتە ئەمە 2 جۆر لە پاداشت و گەورەی تێدا کۆبۆتەوە. چۆن دایک و باوک یا چۆن وەکەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشترین تام کەسێک کە خۆی قورئان فێرە بێ و خەڵکی دیکەش فێرەکە دایک و باوک ڕۆڵی چییە و بەتایبەت ئەوەی لە ڕۆژی جومعەدا تۆ بتوانانی لە هەفتەیەکە 1 ڕۆژ دەرخانکەی بۆ منداڵەکەت بۆ فێرکردن و ئاراستەکردنی منداڵەکەت و لەبەرکردنی قورئانی پیرۆز. زۆر جوانە خۆی جاری وا هەیە خۆشمان دەویستین لە دایکان و باوکان بە منداڵەکانن دەڵێ ڕۆڵێکیان توا وەک من ینی هەر بەو سیغەیە خۆیان بەکاری دەهێنن معنی کە ناتوانێ قورئان بخوێنێتەوە وەک نابینایەک
یعنی خۆی ئەدەبینێتەوە بە منداڵەکەی دەڵێ ڕۆڵێکیان تخواوەک ئێمە ئەوە کوێر و نەخوێنەوە دەژین تخوا ڕۆڵێکیان ئێوە وا مەبن لەبەر ئەوە جێی خۆیەتی دایکان و باوکان بەڕاستی هانی منداڵەکانیان بدەن بۆ لە خزمەتبوونی قورئانی پیرۆز چکە بەڕاستی چاکترین کاروکردەوەی کە ئینسان خەریکی بێت ئەوەی کە لە خزمەتی قورئانی پیرۆزدا بێت ئەمجا خواناسان زۆرترین کاتیان ئەوە بووە کە لە خزمەتی کە خوان شارەزا بوون لە قورئان کەسانی تریان فێر کردووە ڕۆژانە دایان مەجلیسیان هەبووە دایان کە زاتۆتە خزمەتیان کەوا فێری قورئانی پیرۆزیان کردووە ئەم ڕۆژ الحەمدولیلا خەڵکی شارەزا لە قورئان زۆرە سەنتەر هەیە ڕێکخراو هەیە بریکەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئان هەیە ئینسان لە هەرێکی لەو شوێنانە دەتوانێت بەهرەمەند بێت لە فێربوونی قورئانی پیرۆز و فێربوونی زانستەکانی پێویست بە قورئانی پیرۆز وەکو زانستەکانی علوم قورئان و زانستی تەجوید و هەروەها ئەو لایەنانەی تر کە پێویستە بەو بابەتەوە لەبەرەوە دایکان و باوکان لەوەی کە منداڵەکانیان فێر دەبن سەدەقەیەکی جاریە بۆ دایک و باوک ئەنێەوەی ئەو منداڵە فێری ئەبێت نیەتی ببێ یانەی بێت خوای گەورە سبحانه وتعالى ئەوەندە خێر و پاداشش بۆ دایک و باوکی دەنووسێت ئەنی ئەو هەموو فەضل و چاکی کە خوای گەورە تەبارەکە وتعالى لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکردووە بۆ ئەو کەسی کەەوە ئەهلی قورئانە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام ئەو هەموو فەضل و چاکی کە باسی کردووە بۆ ئەهلی قورئانە ئەوکو بەڕێزت ئاماژەت پێدا باسی دایک و باوکیش کراوە و دایک و باوکی کە هانی منداڵەکانیان دەدەن بۆی کە لە خزمەتی قورئان بن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت چۆن لە ڕۆژی دواییدا خوای گەورە سبحانه وتعالى پلە و پای ئەو دایک و باوکە بەرزەکاتەوە و تاجی ڕێز دەکرێتە سەریان و ڕێز و حورمەتیان لێ ئەگیرێ ئەوانش دەڵێن ئەمە بەهۆی چیەوە پێیان دەوتێ بئەخذی وەلەدیکم القورئان چونکە منداڵەکەتان فێرە قورئانی پیرۆز بووە فێرە خوێندن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بووە بەتایبەت کاتی هانی منداڵەکە دەدەی لەسەر لەبەرکردنی قورئان کاتێ سوورەتێک بۆ نمونە 100 پیتە حەج جارێ دەیخوێنێتەوە خوای گەورە 1000 حەسەنە و چاکە بۆ منداڵەکە بۆ دایک و باوکیشی دەنووسێ ئەم سوورەتە جاروێ ئەم منداڵە 10 جار 20 جار دووبارەیە کاتەوە بۆی لەبەریکە هەموو جارێک ئەمە خێر و سەدەقە و چاکێکی بەردەوامە بۆ دایکان و باوکان هەنی بەڕاستی جاری وهەیە دایک و باوک پارەیەکی زۆر ئەدا بۆ منداڵەکەی ئەی با بۆ دەورە ئەی با بۆ مەکتەبی تایبەت پاسی بۆ ئەگرێ مەسوف و شتێکی زۆری بۆ ئەکات بەڵام لە مەسائلی دینەکە و قورئان و ئەمانەدا تەماشای کەم تەرخەمی زۆری تایە بەڵام خۆت دەتوانێت لە ڕۆژانی جومعاندا کات و ساتێک بۆ خزمەتی منداڵەکەی دیاری بکات لەبەر ئەوە ئامۆژگاریم ئەوەیە بەڕاستی دایکان و باوکان هەمویان خۆیان بەهرەمەند کرد لەو خێر و چاکە ئەگەر خۆیان بەدەستیان هێناوە بۆ منداڵەکانیشان ئەگەر خۆیان بەدەستیان نەهێناوە هەوڵ بدەن لە ڕێگەی منداڵەکانیانەوە ببێتە سەدەقەیەکی جاریە بۆیان ببێتە خێرێکی نەبڕاوە بۆیان مژدەی پێغەمبەری خوای عەلەیهی سڵات وسەلام کاتێککە ئینسان ئەمرێ و کۆتایە بەکردەوەکانی دەیەکی لەو ڕێگانی کە بۆی ئەڕوات ڕێگا خێرێکی نەبڕاوەیە باشترین خێریش ئەوەیە کە ئینسان لە ڕێگەی منداڵەکەیەوە بۆی بێ والذين آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء إن جاء ولد صالح يدعو له كي كامي أو من دال صالحي كدعاء كابو دايكو باكي أوهي كأهل قرآن أوهي كأهل مزقوت أوهي كروي لكاري خير وروي لكاري شاكي أجا كسيك تو فير مزقوت وجماعة النكد بي روي لأخواو لمزقو نبي حتى كاتي مدني دايكو باكي سيما بيني لمزقوتا دایکێکە باوکێکە نەنکێکە باپیرێکی جەنازەکەی هێنن بۆ مزگەوت ئەبینی مامۆستا و ئەهلی مزگەوت جارە 200 کەس 300 کەس 500 کەس نوێژی لەسەرەکە بەڵام ئەوەی جێگەی داخوونی گەرانی ئەبینی کاتێک ئەڵێ نوێژەکەی منداڵەکانی خۆی ئەڕۆنە دەرەوە نوێژی لەسەر نایە لەبەر ئەهلی نوێژ نین ئەمە گەورەترین کارەساتە یعنی نە لە ژیانی بەخەڵکی دایک و باوکی هاو نە لە دوای مردنیشی بەڵام ئەو منداڵانی کە ڕوو لە خێرن ڕوو لە قورئانن ڕوو لە کاری چاکەن ئەبینی هەمیشە دوعاءەکەن ئەپارێنەوە دێ لای مامۆسایان پرسیارەکەن چ خێرە چاکە بۆ دایک و باوک چ دوعایە چاکە بۆ دایک و باوک چ کاری چاکە بۆ دایک و باوک ئینسان لە دوای مردنی خۆیان بۆیان بکە لەبەرەوە هەر خێرێگەکەن هەر خێرێک جام شەو لە شوێنێ بووین پیاوێتی مامۆسا من 15 ساڵ زیاترە ئاهدێکم کردەوە لە بینی خۆم و خۆ الحەمدولillah ئەهلی خێرە ئاهدێکم کردەوە لە بینی خۆم و خۆتومە خوای گیان هەر خێری هەر سەدەقەی هەر چاکەی من ئەیکەم دایک و باوکم شەریک بن لەگەڵنا ئەمە منداڵی ساڵح کە پێم ساڵ فەرمی ئەوەلەدین ساڵح ئەمەیە کە ڕووی لە خێر بێ ڕووی لە چاکە بێ
یەکێک لەو کارە خێرانە لەو سەدەقە نەبراوانە ئەوەیە کە ئینسان لە خزمەتی قورئانی پیرۆزدا بێت منداڵەکەی لەسەر ئەوە هان بدات کە قورئانی پیرۆز بخوێنێ وە لەبەری بکە وە کەسانی تریش فێر بکە. زۆر باش مامۆستا ڕازاندنەوەی ئەو قورئانە پیرۆزەی کە ئێمە خوێنین بۆی هەم زیاتر وەکۆڵێ تێفکرین و تێڕامانمان بۆ دروستکە هەم وەکۆڵێ بێڕازێنینەوە دەنگخۆشیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو موسای ئەشعەری فەرمێتەوە بەشێک لە دەنگخۆشی ئالی داودت پێبەخشراوە یان بۆ منە زۆر جار بە بیلالی حەبەشیە فەرمێ بە بانگەکەت بە دەنگە خۆشەکەت بمان حەسێنەرەوە ئاراممان بکەرەوە. ئێمە چۆن خۆمان لەوە ڕزگار بکەین کە تەنها هەڵدانەوەی لاپەڕۆ و خێرا خوێندنەوەیەک بێ واتە خوێندنەوەی قورئان بە دەنگێکی خۆش بەو دەنگی کە خۆمان هەیە گوێ لە قاری ئەبگرین هیچ کاریگەری وەکۆڵێ زیادە پاداشتێک یان بۆ منە زیاتر خشوعێکمان پێدا بەرامبەر بە قورئانی پیرۆز ئەمەش دەکەمە کۆتا پرسیاری بەرنامەکەم. بەڵێ دیارە خوێندنەوەی قورئان تایبەتمەندی خۆی هەیە چۆن کابراەک بەیانی چوو بۆ لای ئیبن مەسعود وتی ئەم شەو قەرەئت المفەصەلە كلها ئەم شەو هەموو سوورەتە درێژەکانم خوێندەوە لە بەقەرە و ئالی عیمران و نیساء و مائیدە و ئەنعام و ئەعراف و یونس و ئەوش یعنی پێی سەیر بوو فەرمووی هەذاکە هەذی الشعر تۆ مەگەر شعر و هۆنراوت خوێنێتەوە قورئان خوێندن ئەبێ بەڕاستی یعنی پێوەی داوێت کە قورئان بخوێنی حتا کابراەک جارێک لای قورئانی خوێن إنما الصدقات للفقراء والمساكين ابن مسعود فهمي بوسه بيان قال صلى الله عليه وسلم اواني خوينوا فهمي شلون يخوين فهمتي انما الصدقات للفقراء والمساكين لسر او مدوستاني كواتا قرآن كاتك توي خوينيته بزاني اما قرآنكو خويني رسيكي عربيني تايبت بندي خوي هي دايبو شوازبي خوينيته ام جا دن خوشيش كاريگري خوي هي كسي كبا دنگيكي خوش بصدايكي خوش دەبینی هەندێک قورئان خوێن هەیە کاتێک کە گوێی لێ ئەگریت خۆی تەقوا خواناسینی ئەوەنە پێوە دیارە کاریگەری لەسەر دڵ و دەرونی تۆش دروست دەکە ئەنی حتا جاری وهەیە کەسێک وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمووی کەسی متەقی خواناز ئەوەیە کاتێک کە بینیت بزانی کە ئەو کەسە لە خوا ئەترسێت یعنی پێوەی دیار بێت ئەمجا لە قورئان خوێندنیشە قورئان خوێندن بە دەنگێکی خۆش قورئان خوێندن بە سەوتێکی خۆش قورئان خوێندن بەوش طبعا بۆیشە من لە پێشترش ئاماژم بەو خاڵەدا کەسێک قورئان دەخوێنێت بەر لەوەی فێرە ئەو ئاوازە شێوازی خوێندنەوە بێت فێرە تەجوید ببێ چونکە بۆ ئەوەی بە ئارەزووی خۆی قورئانەکە تێک نەدا بۆ لەحن و ئاوازەکە یعنی بەو یاسا و ڕێسایە بخوێنێ کە بۆی دیاری کراوە لە دوای ئەوە کە بەو شێوازە قورئان دەخوێنێت شێوازێکی خۆش شێوازێکی دروست شێوازێک بۆ نمونە ئەو ئاەتانی کە باسی عەزاب دەکا چۆنەی خوێنێ و ئاەتانی باسی ڕەحمەت دەکا چۆن دەیخوێنێ ئەمانە ئەم دەنگە خۆشە بەڕاستی کاریگەری خۆی حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە بۆ خۆی قورئانی بۆ دابەزیوە چوە شەو گوێی گرتووە لە سەحابە کاتێک کە قورئانی خوێنووە دانیشتووە گوێی گرتووە لەگەڵ پەس کابرا نەزانیوە فەرمێتی ئەگەر بم زانیایە تۆ دانیشتووی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لەحەبەرتوه لەکە تەحبیرا بەڕاستی ئاوا ئەم خوێن ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە بۆ خۆی قورئان بۆ خۆی دابەزیوە بۆ خۆی خاوەنی ئەو سەوتە خۆشتە بۆ بێ کە بۆمان دەگێنەوە دایکی ئیمانداران و لە سەحابە خوێن لە ڕاز کاتی پێغەمبەر سەڵام سوورەتی توور سوورەتی فڵان کە خوێندوویەتی نەمان بیستوە هیچ کەسێ لەو دەنگی خۆشتر بێت بەڵام لەگەڵ ئەوشا چووەت گوێی گرتی بێ لە یەکێک لەو سەحابانی کە زۆر دەنگێکی خۆش و تایبەتی هەبووە کەواتە ئەو دەنگە خۆشە کاریگەری هەیە بۆ خۆی کاریگەریە بۆ دەوروبەرەکەی جام کەسە ئەگەر ئیمان بێ لە ناو مزگەوتێکە لە ناو جامیعێکە لە ناو شوێنێکی گەورەترە حتمما کاریگەری زیاتری هەیە بەڵام ئەو کاریگەریش بەسلااو بەچی بەسلااو بە تەقوا بەخواناسین بەوەی کە کارەکەی لە پێناوی خوای پەروەردگارە بێت تەبارەکە و تەعالا بەوەی کە وەسف و سەنا و ستایشی خەڵک ئەم جۆرە شتانە تەئسیر و کاریگەری لەسەر دڵ و دەرونی دروست ناکات ئینشاءڵڵا. زۆر باش مامۆستا زۆر سوپاس دەکەم خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە و خوای گەورە قورئانیش بکاتە بەهاری دڵمان و ڕۆشنکەرەوەی ژیان و دڵمان. زۆر سوپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سوپاس بۆ ئێوەی عەزیزیش ئومێد دەکەین خوای گەورە قورئانی پیرۆز بکاتە چرای ژیانمان وە کوردستان و وڵاتمان لە سایەی تیشکی قورئانی پیرۆزەوە ئاوەدان بکاتەوە و لە غەزاب و لە نەهامەتی و گرانی و وشکە ساڵی و قاتوخڕی و شەڕ و ئاژاوە ناکۆکیەکانی نێوخۆ بمان پارێزە وەکو چۆن هەمیشە قورئانی پیرۆز مایەی
یەکخستنی دڵ و دەروونەکان بۆ مایەی ڕێکخستن و بەرەو پێشچوونی مرۆڤەکان بۆ تا بە گەیشتنەوەیەکی تر و لە بەرنامەیەکی تری بەفەڕ بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.